ئەم بابەتە دۆستی گەرمی ئەمڕۆی کاتژمێر 18ەیە هێشتا زۆری ماوە تاوەی کە هەڵبژاردن لە کاتی خۆیدا لە 11 بەڕێوە بچێت بەڵام کۆمسیۆن هۆشداری دەدات لەوەی کە هەندێک لایەن کڕین و فرۆشتن بە کارتی دەنگدانەوە دەکەن ڕێوشوێنەکان چین وایە ئەمە کاریگەری لەسەر داهاتوی هەڵبژاردن لە عێراق چۆن دەبێت میوانێکم لە بەغداوە لەگەڵ دەبێت لەگەڵ بەڕێزیان قسە دەکەم دوڕێیت تۆفیق شرۆڤەکاری سیاسی و شارەزای هەڵبژاردن لەم بارەوە سپاس بەڕێز دوڕێیت کە لەگەڵ کوردستان 24 کۆمسیۆن هۆشداری دەدات لەوەی کە لە نووسینگەکان لەلایەن هەندێک لایەنی سیاسیەوە کڕین و فرۆشتن بە کارتی دەنگدان دەکرێت پێشوەختە ئەمە چۆن دەبینی ئایا هیچ ڕێوشوێنێکی یاسایی بۆم بابەتە لە عێراق هەیە؟ السلام عليكم استاذ بەڵێ سلااوتان لێبێت زۆر سوپاس سەڵاو لە بینەرانی کوردستان 24 تۆزێک کێشەی دەنگی نزم هەبوو بەڵام لە پرسیارەکە تێگەیشتم باشە پرۆسەی دەنگدان ڕۆژ دوای ڕۆژ دەبێت تونند و تۆڵتر بێ شەفافتر بێ و ئاسایشی هەڵبژاردن ڕێک و پێکتر بێ پرۆسەی هەڵبژاردننی ئەم جارە بەوە زیادەکرێتەوە کە کارتی یاخود کامێرا لەسەر دەنگدان دەبێ و چاودێری کارتەکانیش دەکرێت و لەبەر چەند هۆکارێکی هوەری کە پەیوەستە بە دەرچوونی پەنجەمۆر و هەندێک کێشەی دیکە چەند ڕێکارێکی دیکەش دەگیرێتە بەر بۆیە بابەتی کڕینی کارتی دەنگدان کە هەندێک کەسایەتی کاری لەسەر دەکەن من بەر لە هەموو شتێک ئەمە ئاماژگارێک بێ بۆ بربژێرەکان سوودی نابێ بەڕاستی و خۆتان لەوە بپارێزن لەبەر ئەوەی لە هەموو بنکەکانی دەنگدان هەر کارتێک تۆمار نەکرابێ لە تۆماری خودی بنکەکەدا مەحاڵە بتوانی دەنگی پێ بدەی مەحاڵە بتوانی دەنگەکە بخەیتە سندوقی دەنگدانەوە لە دیوێکی دیکەشدا هەر کارتێکی دەنگدان کە تۆ ناتوانیت بەکاری بێنی بەبێ ئەوەی خاوەنەکەی لەوێ ئامادە بێت کەواتە ئەمە باشە بەڵام لەلایەکی ترەوە دەگوترێت ئەو کارتانی کە دەکردرێت بۆ ئەوەیە کە دەنگدەر نەتوانێت دەنگی خۆی بۆ لایەنێکی دیاریکرا و بخاتە ناو سندوقی دەنگدانەوە کەواتە شەفافیەت و دیموکراسی لە پرۆسەی هەڵبژاردن لە عێراق دەچێتە ژێر پرسیارەوە لە ژێر گوشاردا هەندێک لایەن کارتەکانیان دەفرۆشن و دەنگ نادەن ئایا ئەمە چۆن خوێندنەوەی بۆ دەکرێت ئەمە ئەچێتن چوارچێوەی بنەماکانی دیموکراسی بۆ هەڵبژاردن لە عێراق؟ من لەگەڵ تۆ هاوڕام کە دەڵێن ئێمە بابەتەکەمان بە زۆرێک لە نیازپاکی وەرگرتووە ئەگەرنا خەڵک فری و دەدرێبەوەی کە کارتیان لێ دەکڕێەوە خودی بەربژێری فری خواردو بم پرسە لەبەر ئەوەی کڕێنی کارت کارگەری نەرێنی لەسەر ڕێژێ بەشداریکردنی دەنگدەران دەبێت ئەمە سەرنجێکی زۆر گرنگە و من هاوڕام دەبێ هاوڵاتی لەوە تێبگات کە ئەمە بەرپرسیارەتە دەبێت لەوە تێبگات کە کەسانێک دەیانوێت ئەوان بەشداری لە هەڵبژاردن نەکەن بۆچی بۆ ئەوەی کە پێکاتە بچووکەکان حەز بە بچووکەکان بە گەورەی بمێننەوە وەکو ئەوەی کە بەشێکیان بە گەورەی ماونێتەوە و لە دیوێکی دیکەشدا دەبێ لەوە تێبگەین کە کێشەیەک لە یاسای هەڵبژاردن هەیە بەوەی کە هەڵمەتی هەڵبژاردن سنوورێکی دیاریکراوی بۆ داناندراوە دەبێت چاودێری و ڕێکارەکان تونچێر بکرێنەوە بەوەی ڕێگە بە هیچ کەسێک نەدرێت بتوانێت دەنگی خەڵک بکرێ و پارەی لە بەرامبەر بدات دەبێت خەڵک کەشتیوا دەبینن کۆمسیۆن ئاگادار بکەنەوە بۆ ئەوەی ئەو کەسانە سزا بدرێن و ئاسایشی هەڵبژاردن باشە بەڵام تا ئێستا هیچ ڕێوشوێنێکی یاسایی بەرامبەر بەم دیاردەیە لە عێراق دیاری نەکراوە کە ئەو کەسانەی کە لەم بابەتە تێوە دەگلێن چه ڕێوشوێنێکیان بەرامبەر دەگیرێتە بەر ئایا ئەمە کاریگەری ناکاتە سەرنجامی دەنگەکان بە گۆڕینی هاوسەنگی هێز و هاوسەنگی ئەو بابەتە سیاسیانێک کە ئێستا مشتومڕێکی زۆری لە نێولایەنە سیاسیەکان لە عێراق لێکەوتوەتەوە؟ بەر لە هەموو شتێک تاکو ئەم ساتە دیاردەکە بەو شێوازە فراوان نەبووە کە با بڵێن بەرفراوانی بڵاو ببێتەوە گەیشت بێتە ڕادەی مەزرسەیە خاڵی دوم ئەوەیە لیژنەیەکەیە کە پێی دەگوتێت لیژنەی ئاسایشی هەڵبژاردنەکان ئەمان لەگەڵ کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان دوای ئەوەی کە هاوپەیمانێتیەکان بە تەواوی تۆمار دەکرێت ئەوانش دەست بە کارەکانی خۆیان دەکەن ئەوەی لەبارەی ئەم لیژنەیەوە زانراوە ئەوەیە کە دوای تۆمارکردنی هاوپەیمانێتی و پارتەکان دوای دەستکردن بە تۆمارکردنی بربژێرەکان کارەکانی خۆیان دەست پێ دەکەن تا ئێمە لە
ڕێکەوتی هەڵبژاردن نزیک ببینەوە کاری ئەمنیش تونتر دەکرێتەوە و بە وردێکی زیاتر چاودێری دەکرێت و هەڵمەتیش دەبێت بۆ ئەوەی کە هۆشیاری هەڵبژاردن بڵاو بکرێتەوە بەڵام ئەوەی کە ئەم دیاردەیە بە بچووکی دەست پێ دەکات زەنگی هۆشداریە. بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز دوورەیت تۆفیق شرۆڤەکاری سیاسی و شارەزای هەڵبژاردن لە بەغداوە لەگەڵمان بوو.